لە گۆشەیەکی ئەسینای پایتەختی یەک لە وڵاتە دێرین و خاوەن شارستانیەتە کۆنەکانی جیهان. جەمیل توران خەریکی نووسینی دووەمین ئانتۆلۆژیە لەسەر 30 خانمە هەڵبەزوانی کورد لە هەر 4 پارچەی کوردستان. ئەم پیاوە تەمەن 67 ساڵەیە خەڵکی بازیدی سربەشاری ئاگریە لە باکووری کوردستان. لە ساڵی 1984 بەهۆی ترس لە دەستگیرکردنی لەلایەن تورکیاوە پەنای بۆ یۆنان هێناوە. لە ماڵە بچووکەکەی لە هەر گۆشەیەکی هێما و نیشانەی کوردبوون و دووری لە نیشتیمان و ئازیزانی ڕنگ دەداتەوە. لە گفتوگۆ لەگەڵ جەمیل توران ئەوە دەبینی کە چۆن سەری ئەم پیاوە لە نێو دنیای نووسین، کتێب، سیاسەت و ڕۆژنامەوانی بووە بە ڕەنگی بەفر. ئەم بێژن دە ناودەنگ ڕۆمانێشی یونان ناوێ مژی ناوە دەهادەیە. بەرفین ناو خونێدا حتا ویگاوی 40,000 زێدەتر چاپ کریە. 40 ساڵە ڕۆژێ داویە داخوازیە من ئەو بوو کی کاری دیاسپۆرا ئەس کولتورا چاندی ژیان دیرۆک ئی سیاسی حرەکەتیانە بدم ناسی یونانە وێ دەرێ ئەم لۆبیەکی کورد مە چێکریە. ژیان وەک پەنابەرێک وای لە جەمیل توران نەکرد بوەستێت لە هەوڵدان و چالاک نەبوون، بەڵکو یۆنانی کرد بە نیشتیمانی دووەم بۆ خۆی و هەرزوو جێپەنجەی خۆی لەم وڵاتەش پیشاندا. ئەم نووسەرە بۆ ماوەی 32 ساڵ لەگەڵ وەزیرانی چاپەمەنی یۆنان کاری کردووە و ئێستاش لە زۆربەی کۆبوونەوە فەرمیەکان دەربارەی کورد و پەنابەران بەشداری پێدەکرێت. Genç berejîgo ona birastî jî ketine polîtîkayê qaçaxçî û siyasetan ona derev dibêjin tînin vê derê millet jî vê derê perîşan dibe. Avêj xeyala ona hene dixwazin Ewropayê da mal heye, kar heye, nizam jiyanekî baş heye vê derekî kar nekî jiyan nemimkin e. Kes malê xwe bê peretara nade. ئەو کی مهمەکی ئەم کوردستانێکی سەربخوا حکوومەتێکی سەربخوا دەوڵەتێکی سەربخوا چێک نەیانە دەوڵەت نەبە ملت نابە. ئەم نووسەرە کووردە خاوەنی 525 نووسینە لە ڕۆژنامەکانی یۆنان و 12 کتێبیشی نووسیوە. چەندین خەڵاتی پێبەخشراوە لەلایەن پەرلەمانی یۆنان و زانکۆکانی ئەوروپا و چەندین شوێنی دیکە. و لە ساڵی 2015 خەڵاتی یونسکۆی پێدراوە بۆ ڕۆمانی ناوی من ئازادە. ڕۆمانەکە لەسەر چیرۆکێکی ڕاستەقینەی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە نووسراوە کە بەسەر ماڵباتێکی هەڵەبجەییدا هاتووە. پێم سەربەس ڕوودا و ئەسینای پایتەختی یۆنان.